ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لا ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەمبە 19 ئاداری 2025تان پێشکەش دەکەین. سەرۆکی کۆمیتەی ئامادەکاری نەورۆز و هاوسەرۆکی شارەوانی شاری ئامەدی دەم پارتی گۆڵشان ئۆزەر دەڵێت ئامادەکاریەکانی ئاهەنگی نەورۆز 21 ئادار تەواو بوو. دەڵێت لا گۆڕەپانەکان لەگەڵ گەلەکەمان داوای ئاشتی دەکەین. جەژنی نەورۆز لە 89 ناوەند لە کوردستان و تورکیا پیرۆز دەکرێت و وەک هەموو ساڵێک لە 21 ئادار لە ئامەد بە بەشداری سەدان هەزار کەس ئاهەنگی گەورە ئەنجام دەدرێت و ئەم ساڵیش با بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجالان نەورۆز پیرۆز دەکرێت. گۆڵشان ئۆزەر لەسەر ئامادەکاریەکانی نەورۆز ڕێگەیان با بانگەوازی 27 شوباتی بەڕێزۆجەلان ئامادەکاریەکانی نەورۆز دەستی پێکرد و بەو هیوایەی نەورۆزی ئەم ساڵ ببێتە نەورۆزی ئاشتی و ئازادی گەلەکەمان لا گۆڕەپانەکان دەبین و دەڵێت وەک بەڕێز ئۆجەلان دەڵێت ئەم ساڵ دەبێت با ساڵی ئازادی و بەم دروشمەوە چاوەڕوانی هەموو کەسێکین بەشداری ئاهەنگەکانی نەورۆز ببێت. هەروەها گۆڵشان ئۆزەر ئاماژەی بەوەش کرد نەورۆز بۆ کوردان بە واتای سەر لە نوێ ژیانەوەی دێت و وتیشی نەورۆز مژدەی ئاشتی و ئازادیە. لە ناوچەی قۆسەری مردین بە دروشمی ڕێبەرایەتی ئازاد و کۆمەڵگەی دیموکراتیک نەورۆز پیرۆز کرا و هەزاران کەس لە جەژنەکەدا بەشدار بوون. لە پاش تەواوبوونی ئاهەنگەکە هەزاران گەنج لە سەرشقامەکانی قۆسەر دەستیان با ڕێپێوان کرد و پشتیوانیان لە پەیامی سەدەی ڕێبەرۆجەلان کرد بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک. هەروەها لە ڕێپێوانەکەی گەنجان دروشمی بژی سەرۆک ئاپۆ و بێ سەرۆک ژیان نابێ بەرزکرایەوە و ڕێپێوانیان کرد. یاریدەری سەرۆکی فراکسیۆنی جەهەپا ڕێگەیان ئەکرەم ئیمامۆغڵو سەرۆکی شارەوانی ئیستانبول و کاندیدی سەرۆک کۆمار دەست بەسەر کراوە. کۆکهان گۆنایدێن یاریدەری سەرۆکی فراکسیۆنی جەهەپا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەرکردنی ئیمام ئۆغڵوی ڕاگەیاند و وتیشی بەرەبەیانی ئەمڕۆ کارمەندانی یاسایی چوونەتە سەرماڵی ئیمامۆغڵو سەرۆکی شارەوانی ئیستانبول و دەست بەسەریان کردووە. ئەکرام ئیمامۆغڵو لەسەر لیستی جەهەپا لە هەڵبژاردننی شارەوانیەکانی باکووری کوردستان و تورکیا لە 31 ئاداری ساڵی 2024 توانی سەرۆکی شارەوانی ئیستانبول بەدەست بهێنێت و لە چەند ڕۆژی ڕابردووشدا بابیانووی ساختەکاری بڕوانامەی زانکۆکەی لێسەندراوەتەوە. ئەمە لە کاتێکدایە ئیمامۆغڵو کاندیدا بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیا کە بڕیارە لە 2028 بەڕێوە بچێت. لە ساڵیادی کۆمەڵکوژی هەڵەبجەدا دەوڵەتی داگیرکەری تورک بە ئافرۆکەی بێفڕۆکەوان ماڵێکی مەدەنی لە نێوان گوندی قۆمجی و گوندی بەرخەبۆتانی کۆبانی بوردومان کرد و لە ئەنجامی ئەو کۆمەڵکوژیەدا لە هەمان خێزان دەکەس شەهید کران و لە نێویاندا 8 منداڵ هەبوون. ئەمڕۆ سەدان کەس لە دانیشتوانی کانتۆنی فرات و دامەزراوە ڕێکخراوەکان تەرمی شەهیدەکانیان لە گۆڕستان کۆمەڵکوژی کۆبانی بە خاک سپارد. وتەبێژی دەستپێشخەری ئازادی ڕێبەر ئۆجەلانی کانتۆنی فرات و بەڕێوەبەری هێزەکانی ئاسایشی ناوخۆی کانتۆنی فرات لە مەراسمەکەدا وتاریان پێشکەش کرد و لەسەر ناوی بنەماڵی شەهیدانیش محەممەد قامیشلو ڕێگەیان ئێمە خاکەکەمان بەرامبەر هێرشەکانی داگیرکاری دەپارێزین و دەبێت لێپرسینەوە لە کۆمەڵکوژیەکانی دەوڵەتی تورکیا بکرێت. ناسنامی شەهیدان لە مەراسمەکەدا خوێندرایەوە و تەرمی شەهیدان با دروشمی شەهید نامرن بە خاک سپێردرا. هەروەها لە بەنداوی تەشرین ئاگری نەورۆز کرایە و شەهیدانی عەفرین و بەنداوی تەشرین یادکرانەوە. چالاکوانان لە بەنداوەکە دووپاتیان کردەوە نەورۆزی ئەم ساڵ دەبێتە نەورۆزی ئازادی جەستەیی ڕێبەر ئۆجەلان.
هەروەها لە مەراسمەکەدا نارین خێرزادە چالاکوانی مەدەنی ڕایگەیان بە ئازادی دەگەڕێنەوە بۆ عەفرین و وتیشی نەورۆزی 2025 دەکەینە نەورۆزی ئازادی جەستەی ڕێبەرۆ جەلان و گەڕانەوە بۆ عەفرین و هەروەها وتیشی ئێمە لە بەنداوەکەی خۆمانین و ئاگری نەورۆزمان کردووەتەوە. کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردی ئوروپا کەجە دەکا بۆ بەشداریکردن لە نەورۆزی 2025 با دروشمی ئازادی ڕێبەرۆ جەلان ڕاگەیاندراوێکی نووسراوی بڵاو کردەوە. کەجە دەکا ئوروپا ڕای دەگەێنێت لەگەڵ بانگەوازی سەدەی ڕێبەرۆ جەلان سیاسەتەکانی لە ناوبردن و نکۆڵیکردن لە ناو برن و بەم بانگەوازە چارەسەری پرسی کورد کەوتا ڕۆژەوی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوین و نێونەتەوەی. کەجە دەکا لە بەردەوامیدا باسی لەوەش کردووە دەبێت نەورۆزی 2025 وەک نەورۆزی ئازادی ڕێبەرۆ جەلان پێشوازی لێ بکرێت و لەم چارچێوەیەدا لە هەموو گۆڕەپانەکان بە ڕۆحی سەفەربەری ئاهەنگ ئەنجام بدرێت. هەروەها ڕایشی گەیاندووە لە ڕاگەیاندراوەکەی کەجە دەکا ئوروپا ئاماژە بەوە کراوە لە ئاهەنگەکانی ئەمساڵدا دەبێت تووڕەی لا دژی گۆشەگیری بەرز ببێت و لە ئاهەنگەکان لە هەموو وڵات و شارەکان بە تایبەتی لە ئەڵمانیا، سوئیسرا و فەڕەنسا بگۆڕدرێن بۆ ڕاپەڕین. لە کۆتاییدا کەجە دەکا ئوروپا ڕایگەیاندووە دۆستانمان دەبێت لە هەموو گۆڕەپانەکان نەورۆز باڕۆحی بەرخۆدانی مەزلوم دۆغانی کۆ ببنەوە و لا دژی داگیرکەر داوای ئازادی و یەکسانی بکەن. شەوی ڕابردوو لە وڵاتی ئەڵمانیا عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی ناسراو بە حاجی ئەحمەدی سیاسەتمەدار و پێشەنگی کورد لە پاش زیاتر لە نیو سەدە تێکۆشان و خەباتی نەتەوەی بۆ ئازادی و دۆزی ڕەوای گەلی کورد کۆچی دوای کرد. عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی لە دایکبووی ساڵی 1940 شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان و ناسراوە بە حاجی ئەحمەدی زیاتر لە نیو سەدە خەبات و تێکۆشانی لا پێناو دۆزی ڕەوای گەلی کورد و ئازادیدا هەیە و هاوسەرۆکی پێشووی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک و پێشەنگێکی دیاری کورد بووە. کۆنسەی بەڕێوەبەری کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە بارەی شەیدبوونی عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی سیاسەتمەدار و پێشەنگی کورد و هاوسەرۆکی پێشووتری پەژاک و ئەندامی کەنەکە پرسەنامەیەکی بڵاو کردەوە. کەنەکە و خەمی خۆی لەبارەی شەیدبوونی سیاسەتمەداری کورد حاجی ئەحمەدی ڕاگەیاند و بەڵێنی دووپات کردەوە کا درێژە با ڕێبازەکەی دەدەن و خواست و هیواکانی بەدی دەهێنن. با گوێرەی ناوەندی ڕاگەیاندنی یەکینەکانی پاراستنی شەنگال یەبەشە شەوی ڕابردوو سوپای عێراق لە ناوەندی شەنگال هێرشیان کردوتە سەر ئۆتۆمۆبیلی تیمێکی شەروانانی یەبەشە و ئالۆزی دروست بووە. هەروەها ناوەندی ڕاگەیاندنی یەکینەکانی پاراستنی شەنگال ڕاگەیاندووە سوپای عێراق لە گەڕەکی یەرمووکی شەنگال کەمینیان بۆ ئۆتۆمۆبیلەکەی شەروانانی یەبەشە داناوە و هێرشیان کردوتە سەر و لە ئەنجامدا سێ شەروان بریندار بوون کە برینی یەکێکیان سەختە. هەروە بە گوێرەی ناوەندی ڕاگەیاندنی یەبەشە تا ئێستاش ئاڵازی لە ناوچەکە بەردەوامە و هێزەکانیان کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. تارا حوسەین ئەندامی کۆمیتەی ئامادەکاری ئاهەنگی پیرۆزکردنی جەژنی نەورۆزی بناری قەندیل لەبارەی گرنگی نەورۆزی ئەمساڵ و ئامادەکاریەکان بۆ ئاهەنگی جەژنی نەورۆز لە بناری قەندیل بۆ ڕۆژنیوز دوا و بانگەوازی بەشداریکردنی بۆ گەلی کورد کرد. هەمیشە وتومانە کە دەنگی ڕێبەرۆ جەلان دەتوانێت ئاشتی و سەقامگیری بۆ گەلی کورد لە چوار بەشی کوردستان وەک لە تەواوی ناوچەکە بهێنێ. ئێستاش کە پەیامی سەدا هاتۆتە دەرەوە و چاوەڕوانی پەیامی دیکەشەکەین بەڕاستی بۆ نەورۆز لای ڕێبەرۆ جەلانەوە ئەمە وای کردووە کە گەلی ئێمە جیاواز لە نەورۆزەکانی تر بە جۆش و خرۆشێکی زیاترەوە ڕۆژانە دەبینین کە چەندە پەیوەندیەکان زیادی کردووە، چەندە جۆش و خرۆش زیاترە بۆ نەورۆزی ئەمساڵ لەگەڵ ئەوەی کە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین. بەڵام لەگەڵ هەموو ئەوەشدا گەلی کورد نایەوێ کە ئاگری نەورۆز نەکاتەوە نەورۆز پیرۆز نەکا، چونکە نەورۆز بۆ ئێمە زۆر واتای هەیە لە ڕاستیدا و لەگەڵ پەیامی ڕێبەرۆ جەلانیشدا واتاکەی دەهێندە بۆتەوە. ئەویش کە نوێبوونەوە و گۆڕانکاریە، سەرهەڵدانی ژیانێکی نوێیە،
نوێبوونەوەی سروشتە خۆی لە خۆیدا. بۆیە بەڕاستی ئەوەی کە دەبینین لە هەموو بەشەکانی کوردستانەوە ئامادەکاری ئەوە دەکرێت کە بێنە باشووری کوردستان و ئەم نەورۆزە لە قەندیلی سەرکەشەوە پیرۆز بکرێت. هەڵبژاردننی قەندیلیش وەکو ئەوەی کە ساڵانە نەورۆزی تێدا پیرۆزەکرێ وەکو سمبڵێک، وەکو شوێنێک، وەکو جێگایە کە کاریگەری لەسەر سیاست و لەسەر نەورۆزی ئەم ساڵ بۆ کوردان جیاوازە باهۆی پەیامی سەدەی ڕێبەرۆجەلان و هاوڵاتیانی گەرمیان دەڵێن نەورۆز جژنی ئاشتی و ئەم ساڵێکیانگیر بووە لەگەڵ پەیامە ئاشتی و چارەسەریەکەی ڕێبەرۆجەلان. هەروەها دەشڵێن بۆ پاڵپشتی و پەیامە پێویستە هەمووان بەشداری ئاهەنگی نەورۆزی قەندیل بکەن. و ئەمساڵ ئەم جۆشنە هاوکات بوو لەگەڵ پەیامە دێرین و مێژوەکەی ڕێبەرئاپۆ پەیامی ئاشتی کەوا هەرگی پێکەوەیەکی گرتووە بۆ ئەوەی هەم پەیامەکەی ڕێبەرئاپۆ بۆ ئاشتی هەم نژژی نەورۆز بۆ ئاشتی بکەینە سمبڵێک بۆ سەرکەوتن و ئاشتی پێکەوە لە ناوچەکە و ئیتر دەنگی چەکەکان بوەستێن و دەنگی ئاشتی بەرز بێتەوە لە نێوان گەلاندا و نەورۆزی ئەمساڵ بتوانین پێکەوە جۆش و خۆشێکی وای پێ بدەین لە مێژوودا شۆخۆی بگرێتەوە تۆمار بکات بە بۆنەی ئەم پەیامە مەزنی کەوا ڕێبەرئاپۆ دایەتی بۆ ئاشتی لە باکووری کوردستان و تورکیا و هیوادارین ئەو پەیامە جێی خۆی بگرێت و ئیتر شەڕ و کوشتار نەمێنێت و گەلی کوردش بە فەرەواکانی خۆی بگات و لێرەوە داوا لە خەڵکی شەکەین ئەمساڵ لە قەندیل جژنی نەورۆز پیرۆزەکرێت جژنێکی گەورە و مەزنە بێ بۆ هەر چوار پارچەی کوردستانە داواکەین هەموو خەڵک ڕووکەنە قەندیل لە ڕۆژ 21 مانگ و لەوێ پیرۆزی بکەن و لەوێ لەگەڵ گەلیلاکانە و لەگەڵ پەیامەکەی ڕێبەرئاپۆ پێکەوە هەمومان ئەو نەورۆزە پیرۆز بکەین. پەیامەکەی سەرۆگاپۆ پەیامێکی ئاشتی و هەر لە مێژوشا پەیامی ئاشتی هەبووە سەرۆگاپۆ. پەیامەکەی گرنگی زۆری هەیە، دەنگدانەوەی زۆریشی هەبووە لە جیهان و ناوچەکەدا. ئەوەی تریە کردە سەر ئەستۆی دەوڵەتی تورکا ئایا هەچا چەند پابەندی پەیامەکەی سەرۆگاپۆ دەبێ. گەلیلا پابەندبوونی خۆی ڕاگەیاندووە بە پەیامەکەی سەرۆگاپۆ، بەڵام ئەوەیە مێنێتەوە دەوڵەتی تورکا. دەوڵەتی تورک تا چەند پابەند دەبێت بە پەیامەکەی سەرۆگاپۆ. داواکارم لە هاوڵاتیانی گەرمیان بەشداری کارای ئاهەنگی نەورۆزی قەندیل بوون. زۆر گرنگە ئەوە ئەهمیەت و گرنگی و بەرخودانی قەندیل بوو دەوڵەتی تورکی هاوردا پێشەوە بۆ پرۆسەی ئاشتی. هیوادارم گەلی باشوور گەلی گەرمیان بە کارایەکی باش بەشدار بن. نەورۆزی قەندیل تایبەتمەندی خۆی هەیە، یعنی هەر چوار پارچەی کوردستان لەوێ دەبینی، وەکو نییە ناوچەیەکی دیاری کراو بەمانە. لە زۆرینەی شار و شارۆچکەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئاهەنگی گەورە بۆ پیرۆزکردنی نەورۆز با بەشداری هەزاران کەس ڕۆژی ڕابردوو بەڕێ و چوو لەوانە لا گوندی قارنێ لە شارۆچکەی نەقەدا، لا سنووری ورمێ و هەروەها لا شارۆچکەی دزەی مەرگەوەر، لا سنووری ورمێ و لا گوندی بێوران و سیسەر، لا سنووری سەردەشت و لا گوندی شیناوێ و بادیناوێ، لا سنووری پیرانشار و هەروەها لا گوندی قەلاواری سەرپێڵزەها و لا گوندی قەڵاکۆنی، لا سەقز و لا کێوەڕەش و گوندی حسێناباد، لا سنووری بۆکان و لا گوندی سەردۆش، لا مەریوان. هاونیشتمانیانی کورد باپۆشینی جلو و بەرگی کوردی چامانە و هەوری بەشداری ئاهەنگەکە بوون. یحیا سەریع و تەبێژی حوسیەکان سەبارەت بە هێرشێکی هێزەکانیان بۆ سەرکەشتیەکی فڕۆکە هەڵگری ئەمریکی لا دەریای سوورڕێگەیان هێزەکانمان ژمارەیەک جۆری موشکی کروز و فڕۆکەی بێفڕۆکەوانیان بەرەو کەشتی فڕۆکە هەڵگری ئەمریکایی USS هاری ترۆمان هەڵداوە. ئاماژە بۆش کراوە ئەگەر هێرشەکان بۆ سەر غەزە ڕانەگیرێت و گەمارۆکە هەڵ نەگیرێت ئەوە هێرشەکانیان دژی ئیسرائیل تونتر دەبێتەوە. دەشڵێن ئەمریکا پارێزگاکانی سعدە و حەجای لا باکووری ڕۆژاوای یەمەن و پارێزگای حودەیدەی لا ڕۆژاوای یەمەن بردومان کردووە. هاوکات بەرپرسانی ئەمریکا ڕایانگەاندووە هێرشەکان بۆ چەند ڕۆژێک و ڕەنگە چەند هەفتەیەک بەردەوام بن ئەگەری هێرشی حوسیەکان بۆ سەرکەشتیوانی لا دەریای سوور نەوەستێن. پێشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان هەرشاد بوون.